عێراق وڵاتی ڕۆخی دووڕووبارەکە ڕوبەڕووی قەیرانێکی توندی کەم ئاوی بۆتەوە بەهۆی وشکە ساڵی و کەمی بارانبارین و گۆڕانی کەشوهەوا. ئەمە جگە لە دابەزینی ئاستی ئەو سەرچاوە ئاویانی کە لە نێو خاشی ئێران و تورکیاوە سەرچاوەیان گرتووە و دەڕژێنە نێو ڕووبار و بەنداوەکانی عێراقەوە. ئەم دۆخەش ڕاستەوخۆ کاریگەری لە سەرکەرتی کشت و کاڵ و ئابووری وڵات و ئاسایشی خۆراک دروست کردووە. دۆخی ئاو لە عێراق زۆر ئاڵۆز و هەسیارە و مەترسی زۆری لەسرە، هەر بۆیە حکوومەتیش چەندین ڕێکاری گرتۆتە بەر. ئاسی ئاوی کۆگاکرا و کەمترین ئاسە لە ئێستادا بووە بە لە ١٨، هەروەها ئاسی ئاو بە شێوەیەکی زۆر دابەزیوە. پسپۆڕانی ژینگەیی پێیان وایە پارێزگا کشت و کاڵەکان زیاتر کاریگەریان لەسەر دەبێت. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی شەپۆلی نوێی ئاوەرەبوون بەرەو شارە گەورەکان و هەروەها زیادکردنی فشار لەسەر ژێرخانی ئابووری وڵات. جەخت لەوە دەکەنەوە کە قەیرانەکەی ئێستا پێویستی بە پلانێکی نیشتیمانی بەپەلە هەیە. ئێستا عێراق لە قۆناغی کەم ئاوێەوە چۆتە قۆناغی کەم ئاوی توند، ئەوەش بەهۆی دابەزینی ئاسی ئاوی ڕووبارەکانی دیجلە و فورات و هەروەها کەمبوونەوەی ئەو ئاوەی کە لە ئێران و تورکیا دەڕژێنە نێو دەریاچە و بەنداوەکانی عێراقەوە. لە وڵاتێکدا کە بەدەست دابەزینی بەرچاوی ئاستی بارانبارین و کەمبوونەوەی ئاستی ئاوی ڕووبارەکانی دیجلە و فوراتەوە دەناڵێنێت، لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی بەکارهێنانی ئاوی ژێرزەویە دەن وەک بژاردەیەکی ستراتیژی بۆ دەستەبەرکردنی ئاسایشی خۆراک. ئەمەش ڕەنگە حکوومەت ناچار بکات پلانی کشت و کاڵی زستانە کەم بکاتەوە. بە ژێری ئامارێکی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان، عێراق لە ڕیزبەندی پێنجەمین وڵاتانی جیهاندایە کە زۆرترین کاریگەری گۆڕانی کەش و هەوایان لەسەرە.